وصاحبهما في الدنيا معروفة. بەڵام لە ژیانی دنیایانە هەرە بێ بە ڕەفتارێکی جوان نەرمونیان ڕەفتاریان لەگەڵا بکەی وەلەو باوکەکە کافریش بێ یا دایکەکە ڕەفتاری جوان بەڵام بە قسەیان ناکەی بە قسەمان نەکرد لەم شرکەیە لە معسیەتی خوایشە هەر وەکو تەلاقدانەکە بە هەمان شێوە هەرشێ بە قسەی نەکەی واتە لە ناشەرعیە بە قسەیان ناکەی. بەڵام ئەگەر ئەوان زۆرتینیان بۆ هێناوی وەکو یەکێ بە ڕێزێک بۆ منی نووسیوەڵێ باوکم هەر لەگەڵ ڕۆمەوە ماڵ و 100 جنێو بە ڕیشمەدا لە مزگەوت ناوی مزگەوت دوێنم 100 جنێو بە نوێژەدا بڵێم سەحابە 100 جنێو بە پێغەمبەرەدا بە سەحابەدا 1000 جنێو ڕۆژانە ئەدا بە عائیشە ڕەزای خوای لێ ئەڵێ هەر قسەیەکیش بکەی بە گرتت دەدا مەڵم تیرۆریستە. من طبعا وەسیەتم بۆ ئەم جۆرە کوڕانە بڵێ منەتر نەبێ بڕۆ تەسلیم بکە تۆ بن بۆ تیرۆریست خانە کابرای تیرۆریست خانی تیرۆریستی پێت دەڵێ تۆ لەسەر چیوە تیرۆریستی بۆچی پەیوەندیت بەکوێ باوکت 100 درۆی کردو درۆکان یەکێکە چنەوە بە دوای تۆش زمانت هەیە پێڵ کاکە وەڵا لەسەر ئەمەیە باوکم نایە دین وەربگرم باوکم نایە ئیسلام وەربگرم 1000 جنێو بە عایشەدا 1000 جنێو بە پێغەمبەرەدا 1000 جنێو بە خوای گەورەدا تف لە ڕیش مەکە یعنی تەسەوور کە ئەم برایەڵێ هەموو ڕۆژێکە ڕۆمەوە ئەم باوکەم تف لە ڕیش مەکە بۆم نووسیوتم بڕۆ ماڵەکە بەجێ بێڵ. ئەمە طبعا سەمع و تەاعی بۆ دەرنابڕی ئەمە ئەگەر هەموو ڕۆژە کەتفی تێ کردی چینە شەقی تێ هەڵەی لەم باوکە ئیشێکی چاکت کرد و پیاوەتیت کرد. بەڵام من بە نەزەری من ئەو کێشەیەش دروست نەکەی چکە خوشک و برایترت هەن و ئەوانە دایکیشە طبعا بێدەسەڵاتە بۆیە ناتوانێت دیفاعل لێ بکە هیچ مەناعەتی نییە ئەم باوکە خوێڕیە مەناعەتی نییە تفێ بکاتە ناوچەوانی ئەویش و تەلاقیدا بە کۆڵێ مناڵ تۆ ماڵەکە بەجێ بێڵ بڕۆ زگوردی بژی کرێکاری بکەو لە شوێنەکە سوکنات هەبێ و لە شوێنەکە بژی لای ڕەفیقێک لای کەسێک لای ئەوان هەرچەندە ڕێگایەکی خراپە بەس چی بکەین ڕێگایەکی فەقێتی بدۆزەرە و دەرسی شەرعی بخوێنی بتوانین لە حوجرەیەکا بمێنی تۆ لێ بخوێن ئەوەت باشتر شتیوا طبعا بە قسەی ناکەی. بەڵام جۆڕایەڵیکردنی دایک و باوک زۆر زەروریە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ سەرم سوڕەمێنێ لەو کەسەی کە دایک یان باوکی ماوە یەکێکیانی ماوە لە موالیدەینە پێی ناچێتە بەهەشت یعنی ئەوەندە خزمەتی ناکە حتاکو لێی ڕازی بێ ڕازیبوونی ئەویش ڕازیبوونی خوای پەروەردگار